ئێمە پێویستمان بە کۆنگرەیەکە ئەو کۆنگرەیەشتی هەموو کەسێکە بێتەوە تایە بەڵام زەڕورە ئەم حزبە هەڵسێتەوە و باشتریش بێت و بەقوەتریش بێت ئێمە هەر حزبی خەڵک بووینە قەب نابێ ئێمە قبوڵیکەین خەڵکی تر خۆی بکات لە ساحبی ئەم میلەتە ئەمە ئیشی ئێمەیە واجبی ئێمەیە و ئەبێ هەڵسین و خۆمان ماندووکەین و ئەم حزبە هەڵسێنینەوە و وعتانە دەمێ ئەم حزبە هەڵیستەسێنینەوە و هەر حزبی مامجلالە و هەر لەسەر خەتی مامجلال ئەڕۆین ئێمە وەکو هەواڵانی مەڵبەندی شەشی سۆران هاتوین لە حزوری گیانی پاکیمان بوەستین و بەڵێن دووپات بکەینەوە کە هەمیشە و هەردەم لەسەر ڕێبازە بەرز و پیرۆزەکەی بەردەوام بین و دڵنیاین لەوەی کە لە دوای ئەوەی کە کۆمەڵێک گرفت و کێشە لە ناوخۆی یەکێتی نیشتمانی کوردستان هەبوو بە خۆشحاڵیەوە ئێستا ئەو کێشە و گرفتانە تا ڕادێکی باش هەنگاوی باشیان بڕیوە بەرەو چارەسەرکردن و نەتیجەی ئەوەش پابەندبوونمان بە پرەنسیپ و بە دیدگای مامجەلال وای کرد کە ئێمە لەم هەڵبژاردنە سەر ڕایبوونی کۆمەڵێک پیلانی ناحەزان و لایەنەکانی دیکە بەرامبەر بە یەکێتی نیشتمانی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان توانی لە تەواوی هەرێمی کوردستان و لە ناوچە دابڕاوەکان نەتیجەیە کەوتۆ بەدەست بێنێ کە دوژمنەکانمان پێ ناڕەحەت بوون.